بەڵا زیان لەگەڵتان بەردەوامە بین و ئەمڕۆ ڕۆژی جیهانی کڵاوە هەرچەند ڕۆژەکە خۆی لە ڕاستیە وڵاتانی ڕۆژاوە دایان ناوە بەڵام ئێمە وەکو کورد لە جلوبەرگی خۆمانە گرنگێکی زۆر هەل لە مێژەوە لە دێر زەمانەوە داومانە بە کڵاو بە تاسکڵاو واتە ئەوەی کە ڕەگەزە جیاوازەکان کڵاویان بەکارهێناوە ئێستا ئەم کڵاوانەی کە لە ستدیۆکە لەسەر مێزەکە دانراوە ئەمەش کە بەدەستی منەوە یا هەر پیاوانەیە ئەوەی کە کوردانە بێ بەڵام بۆ خاتونەکانیش ئێمە هەر کڵاومان بوون زۆر بە جوانی تاسکڵاو و ژێرچەنەوە هەموو ئەمانیان ئەڕازاندەوە لەگەڵ جلە کوردەکە ئەمەنەی تر جوانیەکان زۆرترە کرد لەگەڵ کڵاویشە جامانە و ڕەشتی و مشکی و ئەمانە بەکار هاتووە و بەپێی بنەماڵەکان و بەپێی ئەوەی کە پێگەی کەسەکە چۆن بووە هەر یەک لەمانە دەستوری خۆی بۆ بەکارهێنانی جا بۆی کە ئێمە زیاتر لەسەر ئەم کڵاوانە لە دەستوری جلوبەرگی کوردیا زانیاری وەرگین میوانێکی ئازیزمان لەگەڵدایە بەڕێز عیرفان عوسمان سەرۆکی ڕێکخراوی بوژانەوەی کەلەپوری کورد کە بەڕێزیان زیاتر لەسەر ئەم بابەتە زانیاریمان پێشکەشەکەن کاک عیرفانگیان سڵاو لێبێ بەخێر بێت بانی باش کاک عیرفان زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ کورسات دەستان خۆش بێت هەمیشە پاڵپشتی شوێنەوار مێژووی کورد گەڕەکە کۆنەکان لە هەموو کوردستان ئەمە مایشانازیە بۆ ئێمە دەستان خۆش بێت سپاس بۆ کورسات بەشێک لە مێژووی ئێمە ئەمەیە کە نەوەی ئێستا بیزانن و مناڵەکانمان بیزانن وە کورسات هەمیشە پاڵپشتی شوێنوار و کەلەپور بۆ لە نیشتیمانەکەمانە ئەمە مای دەستخۆشیە سپاسدانەکەین بەیانیتان باش زۆر زۆر سپاس دەستخۆشیش بۆیە سپاس بۆ هەوڵەکانی بەڕێزت و هاوکارانت لە پاراستنی کەلەپوری کوردیشدا جا هەر بەپێی ئەوەی کە بۆ خۆت هەتاکو ئێستا بینی و تا وە بەرگوێت کەوتووە وەکو ئەکسسواراتی جلوبەرگی کوردی گرنگی کڵاو لە کووردا چۆن بووە؟ بەڵێ بەنسبەت کڵاو یا جامانە یا جلوبەرگ ئێمە وەکو کورد هەمیشە سپاسگوزاری باپیرانمانین کە کۆمەڵێک کەلەپور و نەریتی جوانیان بۆ ئێمە جێهێشتووە چی کڵاو چی جامانە بەشێکە لە مێژووی نیشتیمانەکەی ئێمە ئەگەر بیت بگەڕیتەوە بۆ 200 ساڵ پێش ئێستا کە مستەڕیج هاتووە سەردانی کوردستانی کردووە وێنەی کۆمەڵێک ناوچەی کوردستانی کێشاوە کە کڵاویان لەسەر بووە نەتەوە جیاوازەکان لێرە خاڵی خسۆتە سەر کورد بۆ نمونە وەکو عیلبەکی جاف وەکو زەنگنە وەکو کۆچەریەکانی هەورامان ئەمانە هەموو کڵاو و شێوازی جیاوازیان هەم بووە بۆی لە کوردستانە پارێزگاری لە نەتەوە و کەلەپوری خۆیان بکەن و لەگەڵ ئەمەشا ئێمە لە کوردستان کۆمەڵێ پارچەی مێژوویمان بۆ ماوەتەوە لە تاسکڵاو کە ئەمە مێژووی بۆ 100 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە کە لە مەزەخانەکانە پارێزراون و ئەمە ئەوە گەیەنێ کە ئێمە وەکو کورد هەمیشە پارچەی مێژووی خۆمان پاراستووە و ئەو کڵاوانش خۆمانەزانین کوردستان هەمیشە داگیر کراوە هەر نەبێن مۆرکی نەتەوایەتی و کەلەپوری خۆمان پاراستووە بە جلوبەرگ یا بە کڵاو یا بە جامانەکانمان زۆر باشە جابا بە هەستین ئێمە بەڕاستی من جامانەشم هێنا لەگە خۆمە مشی خۆمە ویستم باسیەوە بکەین کاک عیرفان ینی زۆر جار ئێمە لە هەموو جیهانە لەوانێ ئەم ڕۆژە چەندین کڵاوی جۆرا و جۆر هەبێ چەندین شێوازی جیاواز هەبێ بەڵام ئەم جۆرە کڵاوە ینی ڕێک بەشێکە لە کەلتوری ئێمە ینی زۆر لە کۆنەوە کە بگەڕێنەوە باوباپیرانمان خانمان لە ماڵەوە بە کاری دەستچنینی بۆ پیاوەکانیان کردووە ئەنجا هەر پیاوە کۆنەکانیش بەپێ کڵاوقەت نەچونەتە دەرەوە ینی کڵاویان لەسەرانە بۆیان ناچونە دەرەوە بۆ ئیتر چوون بۆ ئیشکردن بۆ کوشت و کاڵکە دوایات نۆچن بۆ مزگەوت ئەنجا لەگەڵ ئەم کڵاوەشە جامانەشیان بەکارهێناوە من پێم خۆشە باسێکی ئەمە بکەین کە ئەم کڵاوە بەشێکە لە کەلتوری ئێمە چۆن ئێمە بتوانین پارێزگاری لێ بکەین چۆن بتوانین شێوازەکەی نەگۆڕین بێگومان ئەمە هەر بۆ جوانی لەسەر نەکراوە بۆ منە چۆن برا عەرەبەکانمان ئەگا لە بەستن بۆ منە ئاینی جووەکان کڵاوی تایبەت بەخۆیان هەیە ئێمەی کوردش کڵاومان هەبووە بۆ ئەوەی پارێزگاری لە بوونی نەتەوەی خۆمان بکەین بۆ نمونەکە لەگە جامانەیە بەسراوە ئەنجا بیرمان نەچێ ئێمە لە هەموو ناوچەکانی کوردستان هەر ناوچەیەک و جۆرە کڵاوێکی بەکارهێناوە شێوازی بەستنەکەشی جیاواز بۆ نمونە ئێمە قەڵاتزێ شێوازی بەستنی جامانە لەگەڵ سلێمانیە فەرقی هەیە گەرمیان لەگەڵ کۆیا فەرقی هەیە کەرکووک لەگەڵ خانەقینا فەرقی هەیە ئەمە مانای ئەوە گەێنێ ئێمە میلەتێکی زنوین میلەتێکی کەلەپور و کەلتور و شوێنەواری خۆمان هەیە شارستانی دێرینی خۆمان هەیە وە کۆی نەتەوەکان ڕاستە گۆڕانکاری هاتوۆتە ناو جلوبەرگ و کەڵچەر و کۆمەڵێک لە کەلەپورەکەمانەوە بەڵام مۆرکی کەلەپور و شوێنەواری خۆمان تا ئێستا ماوەتەوە ئەم کڵاوانش
پێم لە شاری هەولێر مۆزەخانەیەکی جوانمان هەیە تایبەتە بە فەرش و کڵاو هەموو جۆرەکانی کڵاویتیان نمایش کراوە لێرەوە دەستخۆشییان لێکم ئەمە بەشێکە لە مێژووی ئێمە وە گرنگە ئێمە لە بۆنە و یادەکانە ئەمانە بێڵینەوە بیان پارێزین و ئەمە خانمان بە دەسڕەنگینی خۆیان ئەمانەی ئێستا لەوا چێت ئەم خوریە لە کارگەکان بێ بەڵام بیرمان نەچێت لە کۆنە ئەگەر بگەڕێنەوە بۆ 200 ساڵ پێش ئێستا ئەم جۆرە کڵاوانە یان ئەم ڕەنگانە هەمووی لە سروشتا دەرێنەوە هەمووی سروشتی بووە هیچ مادەیەکی کیمیاییتیانە بووە شتێکی زۆر جوان بوو بۆیە تا ئێستا 200 ساڵ ماونێتەوە ئەمانەن مەبەستم ئەمە نییە ینی ئەوانەی کە لە مۆزەخانەکان ئاماونێتەوە دەستکاری دەستی بەڵێ مێژویان بۆ 200 ساڵ لەگەڵ فەرشەکانیان چنینەکان ماونێتەوە بۆ ئەوەیە کە هیچ مادەیەکی کیمیاییتیانە ئەم نەخشانە چێ بۆ منە لە کڵاوە بێت چ بۆ منە لە ڕشتی و ئەمانەیە خوێندنەوەی خۆی بۆ ئەکرێت جەنابەت چۆن باسی ئەم نەخشانەمان بۆکەیت و هەڵبژار ناکەیت ئەمە جێگەی داخە لێرە ئێمە تا ئێستا لە کوردستان سێرچەرمان لەسەر کەلەپور نییە ینی بۆ منە زانکۆی سلێمانی بەشی شوێنەوارمان هەیە لە هەولێر هەر بەشی شوێنەوارمانێ تا ئێستا نەهاتوین دیراسات لەسەر فەرش لەسەر جاچم لەسەر کڵاو لەسەر خەنجەری دەبان ئەم قسانەی کە من و تۆ باسیەکەین لێرە ئێمە هەمووی دەما و دەم هاتووە ئێستا گە بڕۆی شوێنەوارناسێکی ئەڵمانی بێنیت لەسەر جلوبەرگی خۆی یان لەسەر جلوبەرگی باباپیرانی هەموو زانیاری کێ بەڵام ئێمە تا ئێستا لە زانکۆکان لە کوردستان سێرچەرمان لەسەر ئەم کڵاوانە نییە لەسەر جلوبەرگی کوردی نیمانە بیرمان نەچێت جلوبەرگی کوردی مێژووی بوو 800 ساڵ پێش ئێستا گەڕێتەوە و بگرە زیاترش یعنی بگرە بۆ دەیان هزار ساڵ بۆ نێمە لە بێستان سوور شوێنەوار دۆزراوەتەوە مێژووی بۆ 10,000 ساڵ پێش ئێستێت باپیری من و تۆ لەم نیشتیمانەیە 10,000 ساڵ ژیا بێت ینی جلوبەرگەکەی 500 ساڵە بێگومان شتیوانیە مێژووی جلوبەرگی ئێمە بۆ هەزاران ساڵە گەڕێتەوە بەڵام ئێمە نەهاتوین ئەو شوێنەوارانەی کە ئەدۆزرێتەوە سێرچەریان لەسەر بکەین بزین ئەمان چی جۆرە جلوبەرگێکیان بەکارێناوە هەر ئەوەیە تەلەبێکی شوێنەوارناسمان هەیە لە زانکۆکە کە مەرحەلەکەی خۆی تاواکە و ئەو دیراسەیە کە ئەخرێتە سەر ڕەفەیەک و دانرێت کە سوودی لێ نابین نەمانتوانیوە سوود لە ئەو پارچە مێژوانە چکم ئەمەی کە من بۆ تۆی باسەکەم هەمووی بەدەمیە بەڵێ فەرمو ئەگەر تۆزی بچیتە ئەو لاتر کاگەفان دەستەخۆش بێ ئێستاژە بینین لە دیمەنەکانە ئەم کڵاوانە هەم خانمان هەم پیاوانیش بە چەندین ڕەنگی جیاواز بە چەندین نەخشی جیاواز بە چەندین شێوازی جیاواز ئەم کڵاوانە کراوە هەندێک جار کڵاوەکانیش زۆر جار ئەوە دوایش هەمان بووە بزەم هاوکارانم بەدەستیانە بڕێنات پیاوان لە سەریانە کرد بۆ نوێشکردن کڵاوێکی سپی بوو بەس من باسی کێوە بکەین کاکیرفان زۆر جار ئەم کڵاوانە هەندی یاری کوردەواریشمان هەیە یعنی هەر پیاوان کە شان کۆبوونەوە بۆ قسەی خۆشوانە کڵاو جامانەکەیان دەرەزدان دەستیانە کرد بە کڵاو کڵاوێنە ئەم یاریانە چۆن ینی هەر کڵاوەکان لە شەوی شەهەر لەگەڵیان بوو پیاوان ئەمە چۆن بوو ئەمە وەکو بەشێک لە کەلەپوری خۆمان بەکار هاتووە کە ئێستا کە بۆ منە کڵاو کڵاوێن شتی تازەی تێکەوتووە بەڵام ئەوان ئیتر کە چوونەتە مەجلیزیان لە دیوەخان بوون هەتا ئەڵێ لەسەر ئەم شتە مێژوانە هەیە ئەڵێ هەیاسە لە دیوەخان چی باسە هەیاسەش پارچەیەکی کەلەپوری مێژوویە ئەم کڵاوانە لە سەریاندایان کردووە بۆ منە بوون بە دوو بەشەوە بەشی چەپ و ڕاست ئیتر یاریان کردووە و یعنی هەر شتێکی نەتەوایەتی بووە بۆ یاریش بەکارهێنراوە بڵێ ڕاستە وە زۆر کاتیش سەحەت منویسم باسی ئەم جلوبەرگانەش هیچی لە خۆ بەکار نەهات بێگومان ئەمە چەنە کەلتور بووە ئەمەنە بۆ پاراستنی گەرما و سەرما و بەشێک بۆ لە جلوبەرگەکە و جوانێکی خۆشی بەخشیوە لەما کاتیشە جامانەیان بەکارێنەوە کاگیرفانەوەی کە باسیەکەن زۆرجار ئەم جامانەیە زۆر ئەرچی لە پیاوەکان کەمتر کردوەوە چکە هۆیەکانی گواستنەوە نەبووە یاخود لە کاتی جوتیاریکردن کوشت و کاڵە هەر ئەم جامانیان داگرتووە یەکێکیان کەوتۆتە خوار و قاچێکی عازێتی گەشتەوە بەم جامانێ و دوودار بۆیان بەستووە ئەم جامانیان لە ناوقیان بەست و ناوکیان پڕ کردووە لە میوە و ئەو شتانی پێویست بۆ لەمە بیبەنەوە بۆ ماڵەوە ئەمانە تا چەند ئاوا لەو کاتانەیە ئەمە بۆ منە ئێستا ئەم جامانەیە ئێمە لە سۆرانی ئەم جامانەیە بەستین ئێمە لە سنووری ئێمە ئەم ڕەنگە وە سنووری بادینان ڕەنگی تایبەت بەخۆیان هەیە جامانە بەشێکی گرنگ لە مێژووی ئەم نیشتیمانەی ئێمەیە هێمایەکە بۆ ناسینەوەی میلەتەکەمان هەموو ناوچەکان تایبەت ڕەنگی خۆیانە بوو بۆ منە ئێمە گەستەیری فرقەیەکی سەربازی بەریتانی بکەین لەگە فرقەیەکی سەربازی ئەڵمانی شێوازی کڵاوەکانیان جیاوازە ئێمەی کوردش خۆیسە عەرەبش بۆ منە جامانەی هەیە چەند ڕەنگی هەیە بەڵام ئێمەی کورد ئەم ڕەنگانەمان هەڵبژاردووە تایبەت بە نیشتیمانەکەی خۆمانە بەڵێ ئەمە بۆ منەگەر ئێمە بگەڕین بۆ شۆڕشی نوێی گەلەکەمان ئەبینین ئەو خەبات جێڕانێک ئەم نیشتیمانیان ئازادکرد ئەبینین ئەم جامانان
بۆ برین پێچی بەکارهاتوە لە کاتێکە یەکێک لە خەباتجێڕەکانی ئەم نیشتیمانە کە برینار بووە برینەکەیان پێچی زۆر جاریان یەکێک کە شەید بووە جەنازەکان لێ لە جەنازەیان هەڵاستە یعنی ئەمانە هەموو مێژویان هەیە بەڵام ئەوەی جێی داخە کە من ئێمە 20 ساڵە لەم بوارەیە کارەکەین پاراستنی شوێنەوار و کە لە بوون یعنی سێرچەرمان نییە لەسەر ئەم شتانە کەس نهاتوە شوێنەوار ناسێک نهاتووە دەست باتە کڵاوێک بۆ ئەم کڵاوە 100 ساڵە کورد بەکارێنێ بێگومان بە مێژووی بۆ 100 ساڵ ناگەڕێتەوە هیچ نەتەوەیەک نایە کڵاوێک بەکاربێنێ مێژووی بۆ ئەمە شتیکەی لە دواوە ئەمە مێژووی بۆ هەزاران ساڵ پێش ئێستا گەڕێتەوە چۆن زمانەکەمان ماوەتەوە چۆن جلوبەرگەکەمان هێشتۆتە بابای پیرانمان ئەمانەش تاک و کڵاو یان تاسکڵاو هەتا بیرمان نەچێمە ناوچەکانی کوردستان بۆ نەبینە سەر تاسکڵاو ئەوەی پیشەکۆنەکانی جووەکانی کوردستان کە مێژووی بۆ 200 ساڵ پێش ئێستا گەڕێتەوە خۆشبەختانە لە کتێبەکەی ڕیچا باس کراوە وێنەشی کێشراوە یعنی هەر ناوچ سلێمانی جیاواز بووە لە هەولێر جیاواز بووە لە کەرکووک خانەقین جیاواز بووە لە کفری ئەمانە نەهاتوین سێچەریان لەسەرکەین بیان بۆ کورد ئەمانی بەکارێنەوە بۆ کورد لاگیری بەکارێنەوە بۆ کورد ئەم جۆرە کڵاوی بەکارێناوە ڕەنگاوڕەنگی تێکڵاو کردو تو خۆت ئەوانەی کە بەدووادا چوونت کردو تا ئێستا زانیاریت لە سەرچاوەکان بەردی دەکەوتووە تا ئێستا تۆزێک لەسەر فەلسەفەی ئەم بۆ نمونە ڕەنگە جیاوازانە ئەم دەخشانە هیچت بەرچاو کەوتووە کاک عیرفان ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ مێژوویەکی مێژوویەکی قوڵتر لەم تەمەنی کە ئەم کڵاوایەتی سوودیان لا ئەو باپیرانیان بینیوە کە ئەم ڕەنگانیان چۆن بەکارهێناوە یعنی بیرمان نەچێت ئەو گۆڕستانی کە دۆزرایەوە لە بێستان سوور تەرمەکان بە گوڵاڵە سوورە بۆ یاخرابوون دوایەوە کێسخانەکان یعنی ئەم ڕەنگانە کە لەم شتانەیە بەکارهاتون من ئەیان بەسمەوە بە شوێنەوارەوە بەڵام من شوێنەوار ناز نیم ئەمە ئیشی شوێنەوار ناسە ئیشی خەمخۆرانە بێن سێرچەرکن بۆ ئەم کڵاوە ڕەنگی سەڵزە بۆ ئەم کڵاوە ڕەنگی زەردە ئەم ڕەنگانە بۆ تێکڵاوکراون دڵنیا بە بەبێهۆ نەکراوە بۆ یەکەم جا ئەو خوریە سپی بووت ئەگەر مەبەستیان سەری خۆیان بێت گەر ئەیانتوانی بە یەک ڕەنگ بیکەن و کۆتایی پێبێت بەڵام بۆ ئەم ڕەنگانیان تێکڵاو کردو ئەوە سێرچەر لەسەری نەکراوە بەلای منەوە گرنگە سێرچەر لەسەری بکرێت و توێژینەوەی بە دوواداچوونی سەدان ساڵی ئەوێ بەڵێ بێگومانەوە بەڵام لە کوردستانە هیچ سێرچەرێکمان نییە نە لەسەر فەش نە لەسەر جاجم نە لەسەر بەڕە و نە لەسەر تاسکڵاو نە لە سەر خەنجەری دەبان چکم ئەمانە بەشێکن لە مێژووی ئەم نیشتیمانی ئێمە کە زۆر گرنگیشە بەڕاستیمە لە سیستەمی پەروەردە شاگرنگی پێ بدرێ ینی بۆ نمونە تۆ لە بۆنەیەکی ڕۆژی ئاڵایە نەورۆزە بۆنێکی تایبەتە مناڵەکە بە دڵ و بەرجانەی بێتە بازار جلی کوردی جامانەیەکەکەیتە مرگڵاوێکەکەیتە سەر با بزانێ ئەمانە چییە بزانێ ئەمە چێک بەکاری هێناوە بزانێ باو باپیرانمان بەکارێنەوە ئەمە ڕەمزیەکی جوانی ئێمەی کووردە ئەمە زۆر گرنگە ینی تەنانە زۆر جاگەنش بێ بە دەرسێت زۆر جارەتوانی هەر بۆ خۆشی ینی لەو ڕۆژایە بۆ مناڵەکەی باسکەی کاک عیرفان زۆر کات ئەمەنە گرنگی و تایبەتمەندی کڵاو هەبوو بەکارێنەوە لەو کەسانی کە ئەتی بوون شاعیر بوونیان کەسانێک بوون کە لە کۆنا زۆر کاریان لەسەر لایەنی کوردەواری و ئانیانە کرد زۆر بەندی پێشینان هەبووە یەکێ لەوانە نمونەمان لەسەڵە دەست بە کڵاوەکەی خۆتۆ بکرێت بانەی بە یعنی بە ڕەمزێکەوە بوو کە ئەمە چەندین بەگراوند لە پشتوێتی بۆی کە تۆ ئیلاقی ماڵی خەڵکت نەبێ ئیلاقی کێشەکانی خۆتە بێت دەست بۆ ماڵی کەسمە بە تا ماڵی کەس دەست بۆنێنێ ئەمانە تا چەند کاری لەسەرکراوە لە مەسایلی کەلتورە ئەزانی چی ئەگەر بڵێن ئیشی لەسەر نەکرا بێویژدانیە بەڵام لە تەموحی ئێمەیانە ئەدوێ زیاتر بێت بەڵێ ئێمە بۆ منە باز لەواکەین کە ینی کەلەپور و شوێنەوار بە بازار کرێت ینی بۆ من نەتوانین سوودی مادی بگەێنێتە نیشتیمانەکەمان بۆ منە بەیانیەک تیمێکی بیانیان سەردانی کوردستانەکەن ئەیانێ ئەمانە بکڕن خۆ نابێ ئەم هەر ئەمەیان پێفر ئەبێ مێژوویکی ئەمەیان بۆ باسکەین ئەمە چۆن هاتووەستە یا چۆن پارچەیەک لە نامەی قوڕ لە مۆزەخانی بەغایان بریتیش مۆزیۆم ئەمانە کۆپی کراون و نازنامەکەی هەیە خۆ ئێمە ئەمانە ئەبێ نازنامەیان هەبێت ئەبێت ڕوونکردنەوە لە سەریان هەبێ ئێمە ئەمەمان نەکردووە بەڵام بیرمان نەچێت ئەگە بگەڕینەوە بۆ ڕێک 100 ساڵ پێش ئێستا بگەڕینەوە بۆ سوپاکەی شێخ مەحموو ینی بزانە کڵاو جامانە چەند گرنگ بووە شێخ مەحمووی نەمرد ئەم جامانە و کڵاوی لەسەریا بۆ 1 دقە داینەناوە لە هەمان کاتدا سەیری وێنەکان کۆنەکانکن سەیری کەریمی ئەلەکەکەن کە کابرایەکی کریستیان بوو سەیرەکەی کڵاوی تایبەت بەخۆی هەیە یعنی ئەها نەتەوەکانی پێ جیا کراوەتەوە بزانە کڵاو چەند گرنگە هەرچەند لە سوپاکەی شێخ مەحمووە ئەو لە دەوڵەتەکەی شێخ مەحموو وەزیری دارایی بووە نهاتۆتە ژێر کاریگەری کەلەپوری ئێمەوە کەڵچەری خۆی پاراستووە یعنی بۆیە کڵاو یا جامانە بەشێکە لە مێژووی هەموو نەتەوەی ئێمەش کاریگەریمان نەبوو لەسەر کەلتوری ئەمەش ینی ئێمە ئەوە
کورد ئەمە سەلمێنێ کورد میلەتێکی ڕۆشنبیرە وانەی هێشتووە مافی کەس بخورێت لێرەیە کەریمی ئەلەکە لەو حکومەتەیە بووە کەلەپور و کەلتوری خۆی پاراستۆ و کەسش ڕێگر نەبووە لەبێ ئێمە بەستی من چێ لێرە جامانە و کڵاو تا ئەم هەموو جۆرەکانی چلوبەر نازنامەی هەموو نەتەوەیەکن و ئێمەی کوردش بۆ منە ئەگە ستارخانیەک لە بەرمانە بێت یان کەواسەڵتەیەک لە گەرمیان لەبەری دڵنیا بە ئەو مێژووی بۆ 100 ساڵ ناگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ ئەگەڕێتەوە لە خۆیەوە نهاتوە بەڵام ئەوەیە سێرچەرمان لەسەری نیە ئەمەش جێی داخە و هیوادارم لەمە دو بتوانین ئیشی لەسەر دەست خۆش بێ جافەر مودانیشە بۆی کێمە زیاتر کۆمەڵە پرسیاری تر بکەین لەسەرەوەی کە زۆر گرنگە لە ئێستەیە لە ئێستەیە کە لە بۆنەکانە یاخو لە بۆنەیەکی خێزانیە یاخو لە هاوسەرگیریەکەیە ئێستا بە خۆشحاڵی و هاوسەرەکانیش وەکو شتێک بێستا بەجلی کوردیەوە ینی پرۆسی هاوسەریەکان بەڕێکن چەند گرنگە ئەمە بەزین توێتی پیاڵینەوە کارێفان هەموو نەتەوەیەک کەڵچەری خۆیە پارێزێ من ڕێک تقریبا 6 ڕۆژ پێش ئێستا لە گلاسکۆ ئەوان ڕۆژێکیان هەبوو ڕۆژی نەتەوەی خۆیان بوو ینی ئەو جلوبەرگانیان لەبەرەکرد کە هەزاران ساڵ پێش ئێستا بابای پیرانی خۆیان لەبەریان کردووە هێنایان پیشانی ئەو میوانانی وەک ئێمەیان ناوتیان ئەمە بەشێکە لە مێژووی ئەم نیشتیمانەی ئێمە ڕاستە ئێستا ئێمە گەشتێتە ئاستێکی زانستی پێشکەوتوو بەڵام ئەمەش بەشێکە لە کەلتور و کەلەپوری ئێمەش گرنگە یعنی هەر خۆی ڕۆژی نەبێت نابێت جلوبەرگی کوردی ڕۆژیە بێت کە ئێمە ڕۆژمان بۆ شتێکدانە واتە ئەو شتە بەرەو لە ناوچوو نەچێت باشە ڕاستە ئێمە چۆن شاخەکان بۆتە پارێزەری شوناسی کورد جلوبەرگ و زمانەکەشمان بۆتە شوناسی ئێمە یعنی ئەکرێت لە ناوەندەکانی خوێندن و لە مۆزەخانەی تایبەتمان هەبێت تایبەت بە جلوبەرگ و کڵاو و هەمانە ئێستا بۆ منە لە مۆزەخانەی کەلەپوری کورد تەنها ئەو کەوایانە دانراون کە مێژویان بۆ 100 ساڵ پێش ئێستا گەڕێتەوە بڕوات بێ ئەوەنە جوانن ئەوەنە ڕەنگی جوانی تێکڵاو کراوە ینی حەز ناکەی دەستی لێبی یعنی ئەمام ڕەنگانە لە خۆیەوە نهاتووە ئەمەنە جوانە کە ئێستا هەمیسان خەریکە مۆدلەکە ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەما بەڵێ یعنی ئەمانە گرنگن ئێمە مۆزەخانەمان زۆر بن لەسەر چی جاجم چی بەڕا چی فەرش چی تاسکڵاو و چی ئەم جۆرە کڵاوانە بیرمان نەچێت ئەوەی من ئەم شەو قسەم لەگەڵ بەڕێزێکا کرد کە خەبیرە لەم بابەتەیە بەڵام بەداخەوە لە دەرەوەی وڵات بوو زیاتر لە 50 جۆر کڵاومان هەیە لە کوردستان 50 جۆر کڵاوی ڕەنگا و ڕەنگ بە هەموو ناوچەکانی کوردستان چی ڕۆژهەڵات چی ڕۆژاوە یعنی ئەمە کەلەپورێکی دەوڵەمەنە ئەستا بۆ منە کە ئێمە باسی نەتەوەکانی کاکەین یەک جۆر کڵاو بەکارێنن یەک ڕەنگش بەڵام کورد بگاتە ئەو ئاستە ڕۆشنبیری کە 50 جۆر کڵاوی هەبێت و هەر کڵاوی ڕەنگی بێ هەر ناوچێ ڕەنگە بەکار بێنێ ئەمە کەلەپورێکی دەوڵەمەنە بۆ نمونە ئەڵێن ئەرەقچین بووە لە ماڵەوە پیاوان کردویانەتە سەریان یاخود بۆ من بۆ دەرەوە بۆ ژێرجامانە کە کڵاو بە هەمان شوێ بەکارەوە بە قسەکەی جەنابێت جا ئێستا کاتێ باسی کڵاوە کرێت جامانەی لەگەڵا باسەکرێ مشکیە ڕەشتیە هەموو ئەمانە من سەرەتا ژوتم بۆ نمونە تەنانەت بە جامانە و ڕەشت و ئەمانە پێگەی کەسەکەش دیاری ئەکرا لە کۆنا بە چ شێوەیەک بووە جا لەسەر ئەوەی کە ئەزانین ناوچەکانیش هەرێکە و وەکو کڵاوەکە جامانە و ڕەشت و ئەمانی تایبەت بە خۆیان هەبووە لەسەر ئەمانە زانیاریەکان چی هەیە کاک عەرفان ئەوەی کە لە بەردەسا بێ و بەڵگەی ئێمە بتوانین لەم بەرنامەیە تیش خەینە سەری تاکەشت کە هەمانە بتوانین بە ینی چۆن بڵێ بە ڕازگۆیانە بە دەقیقی باسیکەین ئەو کتێبەی مستەڕیچە کە هاتووە بۆ کوردستان و مدەی 10 ڕۆژێک لە سلێمانی ماوەتەوە وێنەی سپای بابانی کێشاوە سەرلەشکری سپای بابان هەم کڵاوی لەسەر بووە و هەم هینی بەرکردووە کەوای لەبەر کردووە و هەم هەیاسەشی بەستووە جا جۆری کڵاوی سپای بابان فەرقی هەبووە لەگەڵ ئەو سپایی کە لە بەغا بووە یان لە عێراق بووە کاتێمە بوو بواری سەربازیش هەر کڵاوی هەموو هەتا ئەو کۆمەڵە سپا لە هەورامان هەبوون شێوازی کڵاوەکانیان جیا بووە سپایی ئەو سپایی کە لە هەولێر هەبووە کڵاوەکەی جیا بووە جا خۆشبەختانە ئەمە وێنەکانی کێشتون و ئەو سپایی کە لە کوردستانە بۆ کڵاوەکانیان جیاواز بووە ئەمەش مۆرکێکی نەتەوایەتیە و هەموو سەرکردەکانش کڵە شێوازی جیاوازی کڵاوی خۆیان بەکارێنە بۆ منە میرێکی عوسمانی فەرقی هەبووە لەگەڵ میرێکی سەفەوی میرێکی کوردستان فەرقی هەبووە لەگەڵ میرێکی عەرەب
شوازی کڵاوەکانی جیاواز بوو بەڵام بەداخەوە بیرم هاتەوە ئێستا لە شەرەفنامە شاید تەرکیز خراوە سەر جلوبەرگی کوردی و ئەمە بەڵگەیەکی مێژوێ بەداخەوە بەڵام ئەو دەستنووسە لە مەزەخانەی بەریتانیا پارێزراوە زۆربەی شتە گرنگەکانی خۆمان لەژێر دەستی خۆمانانین بەڵام سێرچەرێکمان هەیە ناوی کاکە نێردینە ئێستا لە پاریسە بیرمە ساڵی 2015 باسی ئەم جۆرە کڵاوانەی کرد وتی شەرەفنامە 4-5 جۆر کڵاوی هەبووە کاتێک ئەو بازێک لە سەردەسێتی کڵاوەکەی لەسەر ڕانی داناوە ئەمانە گرنگن ئێمە ئیشیان لەسەرکەین و بۆچی کورد ئەم جۆرە کڵاو بۆ لە سلێمانی کڵاوی ڕەنگاوڕەنگ بەکاراتوە لە هەولێر شێوازی کڵاوێکی کە بەکاراتوە بەڵام من ئێستا ناتوانم بە شێوەیەکی زانستی ڕازگۆ بم لەگەڵتان باسیکەم لەبەرەوە سێرچەر نییە لەسەری بەڵام ئەوە نازانم هەموو ناوچەکانی کوردستان هەر ناوچەیەک بە شێوازێک کڵاوێکی لەسەر بووە و بەنسبەت جامانەشەوە هەر ناوچەیەک بە شێوازی جامانی بەستووە جا هەر ئەو کەسانەشی کە لە ڕابردووە پێگەیشیانە بووە لەو ناوچەی خۆیان ینی بۆ نمونە باسی خانمانکەین عادی لە خانم ینی بە نمونە بێنەرەوە هەر سێری کە بە جلوبەرگەکەی و کڵاو بەستنەکەی و ئەوانە خۆینە بۆ نمونە ئەحمەد مختار چاف بۆ نمونە عێزەت بەکی کوڕێ ینی ئەمانە هەموو جلوبەرجێکی وا تایبەتیان هەبوو کە لە بەریان کردو بەو کاڵسەڵتە و شمشێر و تەزبیحەکەی دەستیان و حەبسەخان سێری جلوبەرگەکەی ئەمانە لە کووردا ئەم شێوازە جوانیان پاراستووە بەڵام لە ئێستەیە منویستم پرسیاری ئەوەکەم زۆر جار گۆڕانکاری ئەکرێ لە شتەکان ینی ئەو کڵاوە چەند جوانەکە و نەخشە جوانی تیای بۆ کە خانمانی کۆنشتیانە ئێستا لە بەرەوەی کە بۆ بە تۆزێ بەداخۆ بۆ بە تیجاری بە چەندین شێواز دروست کراوە یاخود جلوبەرگەکان دەستکاری کراوە ئەمانە تا چەند کاریگەریە بێ لەسەرەوەی کە ڕەسەنایەتێکی خۆمان تۆزێک کاڵ بێتەوە پرسیارێکی جوان بوو دەستە خۆش بێت لە هەموو دنیا ناوەندێک هەیە بۆ پاراستنی کەلەپور بەینی بە فەرمی دەوڵەت چاودێریەکە کە ئەڵێم دەوڵەت ئیتر بۆ منە ئەگەر ڕێکخراوە بێ یان مۆزەخانەیە بێت یان زانکۆیەک بێت خۆمانش بەشێکن لەم نیشتیمانە لە هەموو وڵاتێک بەشێکیانداناوە بۆ ئەوەی کە لەگەڵ ئەم مۆدێرنەیە چۆن خۆیان تێکڵاوکەن چۆن بەشێک لە کەلەپور و مێژوەکەیان بێڵنەوە ئێمە بەداخەوە ئەوەشمان نییە لە کوردستان هەر کەسێک هەڵەسێ دیزاینێکەکە و وا لە جلوبەرگی کوردیەکە وردە وردە مۆرکی بێگانە زاڵە بێ بەسەریە یعنی ئەبێ ئێمە ناوەندێکمان هەبێت بۆ نمونە ڕێگر بین لەمانە کێشە نییە تازە ئێمە هێرشێکی تەکنەلۆژیای پێشکەوتوو هاتوۆتە ناو ژیانی ئێمە هەموو بوارەکانی ژیانی گرۆتەوە جا چی لە جلوبەرگ شابێت باشە بەڵام ئێمە ئەبێت ناوەندمان هەبێت ڕێگر بین لەمانە نێڵین جلوبەرگی کوردی بەرەو لە ناوچوون بچێت جلوبەرگی کوردی زۆر گۆڕانکاری بەسەریانێت یعنی با تۆزێک گۆڕانکاری تاکرێ بەڵام بەو شێوازەنا 100% مۆرکی کوردەواریەکە یان مۆرکی نەتەوایەتەکەی لە دەستمە ئەمەش پێویستە دەوڵەت یان حکومت کاری لەسەرکان ناوەندێکمان هەبێ بۆ ئەوە ڕێگر بێت چەند قۆناغێکدانە لەم قۆناغانە زیاتر نەتوانین جلوبەرگی کوردی دەستکاری کرێت بەڵام ئێستا جلی کوردیە بینی بەڕاستی مۆرکی خۆی لە دەستداوە هیچ کاتێوانە بۆ جلی کوردی یعنی خۆمان هەموو ئەزانین بڕۆین سەی جلوبەرگە کۆنەکانکەین ئێمە کۆمەڵە جلوبەرگی کۆنی کوردی لە مۆزەخانەی کەلەپوری کورد پارێزراوە لەگەڵ ئەمانەی ئێستا زۆریان فەرقە یعنی هەر زۆریان فەرقە زۆر گۆڕانکاری تیاکراوە یعنی ئەبێ ڕێگر بێ لەمە چکم خۆ لە ئاخیرە هەم بیرمان نەچی یاسایەکی نەتەوەیەکگرتوەکانی ئەڵێ هەموو میلەتانی زن و بەچیە ناسرێنەوە دەستنووس جلوبەرگ گۆڕستان دەگە شوێنەوار ئێ باشە ئەگەر تۆ وردە و دە جلوبەرگەکەمان ئێمە گۆڕانکاری بەسەر هاتکەواتە شوناسی نەتەوایەتی خۆی لە دەسێ من دڵنیاتەکەم جلوبەرگی خانمان پێش 100 ساڵ لەگەڵ ئێستا زۆری فەرق ئەی خۆزگە ئێستا هەمان بۆە بۆ بینەرانمان ڕوون کردێت ئەمە جلوبەرگی خانمانی قەیمە ئەمەشی ئێستا یعنی ئەبێ ڕێگریەک هەبێ بۆ ئەوە کاتە ئەرکێکی قرس ئەکەوێتە سەر شانی بەرگدرو و هەروەها دیزاینەرەکان لە بواری جلوبەرگە بۆی کە بە شێوازێکی جوان و ڕەسەنانە ئەو جلوبەرگانە ئامادە بکەن بۆی کە تاکی ئێمە دوور نەکەوێتەوە لە ئەو با بڵێن فەرهەنگ و ڕەسەنایەتی کە لە جلوبەرگەکە بۆ زۆر بە خێراتی سپاس جارێکە سپاس بۆ کورسات ئێمە سپاسانەکەین دەستخۆشیدان لێکین هەمیشە پاڵپشتی شوێنەوار کەلەپور جلوبەرگ زمان دەستنووس هەموو ناوەندەکانی ژیانی کورد بوون دەستان خۆش بێ ماندوو نەبن هەر بمێنن بۆ کورد و کوردستان زۆر سپاس زۆر بەخێر بیت